دانەی شەهیدکردنی ڕۆژنامەنووس سەردەست عوسمان دەکەین. پێمان وایە شەهیدکردنی دەنگە ئازادەکان زیاتر مگورترمان دەکات لە دژوەستانەوە و بەرتەسکردنەوەکانی ئازادیەکان لە هەرێمی کوردستان. پێویستە لەسەر هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە وەک بنەمایەکی ئەخلاقی هەڵوێستێکی توندی هەبێت بەرامبەر ئەوانەی کە دەنگە ئازادەکانی ئەم هەرێمە تیرۆر دەکەن. ئێمە لێرەین بۆی دانەکردنی ئەوانەی دەنگە ئازادەکانی ئەم هەرێمە تیرۆر دەکەن و پیان دەڵێن کە ئیرادەی ئێمە لەوە بەهێزترە کە کردەوە تیرۆرستەکانتان بمان ترسێنێ.